بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان، بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەرێمی کوردستان، بۆ داواکاری گشتی و ڕای گشتی، بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و دەستەی مافی مرۆڤ. بەڕێزان، ئەو کارە بە هەموو پێوەرێکی یاسایی، ئاینی، کۆمەڵایەتی و مرۆیی دش بە بنەماکانی دیموکراسی و مافی مرۆڤە و مەترسیە بۆ سەر ژیانی مرۆڤەکان و ئاشتی و کۆمەڵگە و بەگشتی و بەگشتی بێڕێزیکردن و شکاندنی شکۆی مرۆڤی کووردە و لە کەدارکردنی کەلتوری کوردەواریە لە هەرێمی کوردستاندا کە بێدەنگبوون و وەرنەگرتنی هەڵوێستی جددی لەلایەن دەسەڵاتداران و فەرمانڕەوایانی کورد دەخاتە ژێر بەرپرسیارەتی و پرسیاری لە ڕووی مێژووییەوە. وێڕای دانەکردنی ئەو دەستدرێژەیە کە کرا بۆ سەر ئەو منداڵە ئێمە لێرەوە ڕای دەگەێنین وەکو پارێزەرانی ڕێکخراویەکەتی ژنانی کوردستان لە قەی سلێمانی گروپێک پارێزەری خۆبەخش پێکەهێنین و بە خۆبەخش ئامادەین هەموو مافێکی یاسایی بۆ ئەو مناڵە و بۆ سکاڵاکاران لەو دۆسیە بگەڕینەوە و هەتاوەکو کۆتایی دۆسیەکە ئێمە بەدواداچوون بکەین و لێرە شەو ڕایە گەێنین کە هەر ڕێکخراوێک لە کۆمەڵگەی مەدەنی و کە لە مەجای پاراستنی مافەکانی مناڵانە کارەکە و ئێوێ لەگەڵ ئێمە هاوکار بێ وەکو تیمی پارێزەری خۆبەخش ئەتوانێت پەیوەندیمان پێوە بکات تاوەکو ئێمە بتوانین گروپێکی گەورە دروست بکەین و داکۆکی بکەین لە مافی سکاڵاکار و مافی ئەو مناڵە بگەڕینەوە هەتاوەکو کۆتایی دۆسیەکە بێگومان بە دوواداچوونی یاسایی خۆمانەکەین و بەردەوامە بین.